لە شارەکانی سلێمانی و هەولێر و دۆک دەیان گۆڕەپان بێ مۆڵەت لە دەرەوەی چاودێری حکوومەت بەنزین بەرهەم دەهێنن و ئەو کاتەی حکوومەت لە سێپاڵاوگە فەرمیەکەی خۆی سوتەمەنی بەرەمهێنا گازوایی بەپێی بەدواداچوونی سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان ئەو گۆڕەپانانە مۆڵەتی وەزارەتی سامانە سروشتیەکانیان نییە و لە دەرەوەی چاودێری حکوومەت سوتەمەنی دەخەنە بازاڕەوە. تەنانەت ئێستا و گازوایلەی بۆ مۆلیدەکان بەکاردەهێنرێت ناپشکنرێن چونکە لە ژێر پشکنین دەرنەدەچوو ژارەکەشی بۆ قورگی خەڵکە. لە ماوەی ڕابردوودا تۆڕی پاراسی تەندروستی گشتی ڕاگەندراوێکی لەبارەی خراپی کوالێتی بەنزین بڵاو کردەوە تێیدا هاتووە. تۆڕەکە بە دڵە ڕاوکەیەکی زۆرەوە دەڕوانێتە کوالێتی خراپی بەنزین و هۆشیاری تون دەدەن کە پێکهاتەکانی بەنزینی بەکارهاتوو لە کوردستان هۆکاری دەیان کێشە و نەخۆشیە. تۆڕی پاراستنی تەندروستی گشتی دەڵێت بەنزین و گازوایل بە شێوەیەکی نازانستی بڕێکی زۆر لە هەردوو مادەی قوڕقوشم و بەنزینای تێدەکرێت. ئەمەش زیانی گەورەیان بۆ سەر تەندروستیە و دەبێتە هۆی زیادبوونی نەخۆشیەکانی شێرپەنجە، نەخۆشیەکانی دڵ، نەخۆشیەکانی فشاری خوێن و خوێنبەرەکان، نەخۆشیەکانی کۆندامیە ناسا، کێشەکانی منداڵبوون، کەم خوێنی، کێشەی گەشە لە منداڵان، دابەزینی توانای عەقلی لە منداڵان و چەندین نەخۆشی دیکەش. ئەمە وای کردووە کە نەخۆشی شێرپەنجە یان نەخۆشیەکانی تر بە تایبەتی بۆ لە نمونە لە قەزای دەربەنیخانە بە ڕێژەیەکی بەرچاو ئەم نەخۆشی و مەترسیە زیاد بکە و ئاوەکەی هیچ مەرجێکی بەکارهێنانی تیا نەبێت. بەردەوامی کارکردنی گۆڕەپانەکانی بەرەمێنانی بەنزین بەبێ مۆڵەت و لە دەرەوەی چاودێری حکومەت لە کاتێکدایە لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان هەموو بەڵگە و دۆکۆمنتەکان ئاڕاستەی حکومەت کردووە، بەڵام هەر لە کارکردن بەردەوامن و گوێ بە تەندروستی هاوڵاتیان نادەن.